نەمردم ئەم سەفەرەش چەرخی کۆنی دانە سواو لە شارەی ڕەشی سەفوەت گەلێکی کەی پێهەست. لە تەمەنی 4 ساڵیدا تووشی گرانەتا بووم و ڕێنەم بە مەکتەبەوە کرد. باوکم وتی شەرت بێ ئەگەر چاک ببیتەوە ئەتخەمە بەر خوێندن. چاک بوومەوە وەک گوێگر بردمێ قوتابخانە و ئیتر بەردەوام بووم تا 2 بڕوانامەی دکتۆران بەدەستێنا و زیاتر لە 90 کتێبم نووسی. بەڵام لەگەڵ ئەوەشا خوێندنەوە لەو ماڵا نابووین، لەو ژوورا نابووین بۆ حاڵە. عیزەدین مستەفا ڕەسوڵ کوڕی مەلا مستەفای سەفوەت کوڕی حاجی مەلای دێلێژەیە. ساڵی 1934 لە گەڕەکی دەرگەزێنی سلێمانی لەدایک بووە. زۆر منداڵ بووە کە لە حوجرەکەی باوکی مەلا مستەفای سەفوەت دەستی بە خوێندن کردووە. لە دوای تەواوکردنی ناوەندی بۆ خوێندنی شەریعەت چۆتە بەغدا، لەوێ تێکەڵ بە ڕێخستنەکانی حیزبی شیوعی بووە. ئیتر لەو دەمەوە لە کوردایەتیدا نەبڕاوە و بە درێژایی ژیانی دووچاری گێرمە و کێشەی زۆر هاتووە. لە بەغدا و شام و باکۆ خوێندیوێتی. ساڵی 1963 لە یەکێتی سۆڤێت بڕوانامەی دکتۆرای بەدەستێناوە. ساڵی 1965 گەڕاوەتەوە بۆ کوردستان و چۆتە شاخ و بووە بە پێشمەرگەی حیزبی شیوعی. بەڵام دوای ساڵێکمانەوە لە بارەگای بارزانی بە هەوڵی مەلا مستەفا بۆتە مامۆستا لە زانکۆی بەغدا و لە بەشی کوردی دامەزرێنراوە. پلەی زانستی پرۆفیسۆری بەدەستێناوە لە دامەزرێنەرانی یەکێتی نووسەرانی کوردە و بۆ ماوەی 25 ساڵ سەرۆکی ئەو یەکێتیە بووە. پرۆفیسۆر دکتۆر عیزەدین مستەفا ڕەسوڵ لە یەکەم خولی پەرلەمانی کوردستان لە ساڵی 1992 لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی بووە پەرلەمانتار. ساڵانێکی زۆریش مامۆستای زانکۆ بوو. لە پاڵەوەشدا توێژەرێکی ورد و نووسەرێکی بەبڕژ بوو. خۆی دەیوت هێشتا زۆر پرۆژەی ماوە، بەڵام مەرگ مەودای نەدا و ڕۆژی 3 تشرینی یەکەمی 2019 لە تەمەنی 85 ساڵیدا کۆچی دوایی کرد.